ئێمە داواکاریمانەوەیە بەڕاستی ئەو ماوەی 50 ڕۆژ زیاترە بەدەم داواکەی بەڕێز قایمقام هاتوین بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا توانم بڵێم تاکە جیهەتین کە تەواوی ڕێنمایەکانمان جێبەجێ کردو و تەنیا یەک سەرپێکی کارمان نییە ئەم بە خۆشحاڵیەوە بەڵام لە ئێستا کە بینین بە خۆشحاڵیەوە کە مەترسەکان کەم بوونەتەوە زۆربەی شوێنەکان ئاسایی بوونەتەوە ئێمەش بەڕاستی وەکو کۆمەڵێک لە وەرزشکاران کۆبوونێتەوە کە حاڵەت ئێمەش ئاسایی بکەنەوە لە بەرەوەی پاڵەوانمان زۆرە لە بەرەوەی ئامادەکاریەکەی بۆ پاڵەوانێتەکان پاڵەوانەکانی دەرەوە چەندی پاڵەوانی جیانیمان هەیە کە ئیمساڵ لە ئیسعدادان بۆ پاڵەوانتە جیانیەکان و جیاواز لەوەی کە ئێمە سەرچاوی دارایی ژیانمان بۆ ئەمە بەجێ خۆی کێشەمان لەگەڵەوە نییە لە بەرەوەی ئێمە ئەتوانین بڵێن بە ئەو باجە بین لە پێناوی هاوڵاتیانی خۆمانە بەڵام ئێستا مەترسەکە نەماوە بەڕاستی پێویستە یاریزانەکانمان بگەڕێنەوە سەر حاڵەتی خۆیان بەڕاستی تووشی حاڵەتێکی نەفسی بوون چکەم ئێمە وار ڕاهاتین کە ڕۆژانە دوو کات ژمێر تەرخانکەی بۆ وەرچی خۆمان ێستا ماوەی 50 ڕۆژە سەرجەم یاریزانەکان و خۆشمان بەڕاستی دابڕاوین دابڕانە ئەم دابڕانش بۆتە ئەوەی کە لە ڕووی نەفسیەوە زۆر تەسیرمان تێ بکات داواکاری لە بەڕێزان کە ئێمە ژۆکو سەرجەم ئەو شوێنانی کە کراونەوە چای بۆ برارەکە بخشێنەوە و ئێمەی تیابین و ئێمە توانین بچینەوە سەر ئەو ژیانە تایبەتەی خۆمان کە ژیانێکی تایبەت بە خۆمانە بەداخەوە ئێمە ئەتوانین بڵێن زیانێکی زۆرمان بەرکە و شتەکەش گشتی بوو بۆیە بەلامان ئاسایی بوو بەڵام ئێستا دیقەتێن گشتی نییە ڕۆژ بە ڕۆژ ئاسمانێتە خوارەوە من چەند بەڕێزانێکی ترکە لە ئەسەر ئاستی جیهان ئێمە پاڵەوانین بەڕاستی ئاسمان بە شێوەیەکی زۆر بەرچاوتە خوارە چکەم لە ماڵەوە بە لاسیکێک و دوو دەمبڵس ئیشی ئێمە ناڕوات ئێمە بە لەژەف شارێکی زۆرە ڕاتوین چەندین پاڵەوانی لەو شێوەمان هەیە بۆیە ناتوانین لەمە زیاتر بەڕاستی بەردەوام بین پێویستە بە زووترین کات فەرمانێک بۆ دەرکرێت لەبەرەوەی پێم بێت تەنیا یەک ئامار نییە لە هەموو جیهانەکە یاریزانێکی لە جوانی ڤایرۆسی کۆرۆنای گرت بێت.